دەک سلێمان پێشمەرگەی ئازادی ناوێوی سلێمان بوو. ئەو لە چەوگێل باکوورێ کوردستانێش دایک بوو. ئەو لە چەولیک لە باکووری کوردستان لەدایک بوو. ئەو لە سەر چیایەن بلند مزن بوو. ئەو لە سەر چیا بەرزەکان گەورە بوو. خەوناوی ئازادیە کوردستانێ بوو. خەونی ئەو ئازادی کوردستان بوو. سلێمان چوو ئەڵمانیایێ، سلێمان چوو بۆ ئەڵمانیا. لەبەر ژیانەکەن و دەست پێکرد، لەبەر ژیانێکی دەست پێکرد. ئەو بوو دۆکتۆر و خەبات کرد. ئەو بوو بە دکتۆر و کاری دەکرد. لێ دلێوی هەردەم لە کوردستانێ بوو، بەڵام دڵی ئەو هەموو کات لای کوردستان بوو. ڕۆژگێ دەی شێرشی کوردستانێ کرد، ڕۆژێک داش هێرشی کردە سەر کوردستان. درسیلێمان نەکەری لە ئەڵمانیایە بینینە، دکتۆر سلێمان نەیانتوانی لە ئەڵمانیا بمێنێتەوە. ئەو هات باشوورە کوردستانێ هات هەولێرێ، ئەو هات بۆ باشووری کوردستان هات بۆ هەولێر. ئەو بوو پێشمەرگەیەکی خۆبەخش، ئەو بوو بە پێشمەرگەیەکی خۆبەخش. در سلێمان پیسپۆرێ مینان بوو، دکتۆر سلێمان شارەزای مین بوو. وی بدەستێن خوێمین پوچ خلک، ئەو بە دەستەکانی خۆی مینی پوچ هەڵدەکردەوە. ویرەیە پێشمەرگەیە باتش دەکرد، ئەو ڕێگەی پێشمەرگەکانی پاک دەکردەوە. وی جانێ هەڤالێن خۆ دەپاراست، ئەو گیانی هاوڕێکانی دەپاراست. ڕۆژکێ لەشین بەر مینێک تەقیەوە، دوور سلێمان و هەوالێن فێ شەهید بوو. دکتۆر سلێمان و هاوڕێکانی شەهید بوون. ئەوش بۆ ڕوومەتە وڵاتێ خۆچانێ خۆگۆری کرد. ئەو لە پێناو کەرامەتی نیشتمانەکەی داگیانی سپارد. ئەو بوو سمبوڵە جانگوریێ، ئەو بوو بە سیمبولی فیداکاری. در سلێمانجی کوردستانێ پێرهێزر دەکرد، دکتۆر سلێمان زۆر حەزی لە کوردستان بوو. خودی دلێ گەلێ خودە زیندی، هەولە دڵی گەلەکەیدا زیندووە. ئازادی بیرومێت و خینێ تێنی سەندن، ئازادی بە کەرامەت و خوێندە نووسرێتەوە. سلام ji بۆ ڕووغاوی ئازاد، سلام بۆ ڕووحی ئازادیە و سلام بۆ ڕووحی ئازاد.